باشە لەسەرم پرسە عەمید ڕێبەر عەبدولعەزیز بەڕێوەبەری ڕەگەزنامەی پارێزگای دهۆک میوانمە بەڕێز ڕێبەر ئەم کاتت باش لە هەواڵەکەیان لە راپۆرتەکەشە ناوەڕۆکی راپۆرتەکە هاتبوو لەسەر زاری بەڕێوەبەری نشینگە و پاسپۆرتی هەرێم کە ئەمە لەسەر ئاستی جیهان یەکەم ڕێنماییە کە بەم شێوازە دەرەچێت ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە ئەمە چۆنە؟ پێشەکی بە بخێر بێن سەرچەوان بخێر و سڵامەت پشتی دەست کاربوونا سەرک وەزیران سەرکی حکوومەتە هەرێما کوردستانی کابینانە گرنگیەکە تایبەت دا بابەتی پەناخوازان ئەو ژی وەزارەتە ناوخۆ هاتە ڕاستپاردن پێکئینانا لژنێکە تایبەت بۆ ئامادەکردنا ڕینمایە ئەو شەرەفە دامن کو ez bime serokê lijnê û piştî me wek endamê lijnê û hawkarê me û hemahengî û harîkariya UNHCR me dîraseta babetî kiriye penaxwazan derket dana mafê penaberatiyê ji desalatê hesriye hikûmeta federalî dîv maddê 110 Desturê Iraqê vê çendêj ber ku hatina jimareka zor ya penaxwazan bo herêma Kurdistanê û me ew çende nabît ew desalata yasayî nabît ku em mafeyekî bideyînê çarçovekê yasayî da bimîn nelvê derkê lewa me babetê mustelehê penaxwaz jê girt ne penaber ji ber ku penaber ji desalatê taybet e yê hikûmeta îtîhadî dîv desturî her wekî me gotî madde 110 me penaxwaz jê girt an ku طالب اللجوء عربي بجنة بشتي ما چندین دراسات کرین و ما ورکشوپ کرین هاریکاری و هماهنگی UNHCR ام چوین ولات جنیف و بابت ما بوانا طرح کرده که سردانه که دراسی که ام مفایش بوچون و ازمونت ولات دیور بگیرین بەڵام پشتی me ئەفرین مایە بۆوانە تاڕح کردین و مەگوتێ me babetê penaxwaz yêjêgirtînek penaber hindî me sehkirê protokolê dewlî û yasayê penaberan bes amaje daye babetê penaberan nek penaxwazan wana cihê sersamê bû û gelek pêxweş bûn gotî we babeteke tarih kirî me bixwe ya sermera derbas bû ku wek maf û erkێت penaxwazî bideyne diyarkirin hindî me babet amaje pêdaye her babetê penaber bûye nek penaxwaz penaxwaz çût astekî dîda ku bête dîkumentkirin û bîte prinsîpek em wek herêma Kurdistanê serederiyê gel bikeyn û ev jî bi şahideya UNHCR û rêkxirawê nîvdewletî زۆر باشە ئەمە ئەم ڕێنماییانە بۆ حکوومەت چه ئاسانکاریەکە کات و تا چەنیش کە ناوەکەی خۆی بە خۆیەتی ڕێخستنی مافی پەناخوازان بۆ پەناخوازان چه ئاسانکاری و هاوکاریش بێگومان بەرینۆکە me çi yasa û rînmayî nebûn ku em serederiye gelda bikeyn ehtimale renge her parêzgehekê yan her dezgahekî dîv بۆچۆن و دیف پێڕابوونێت خۆ سەرەدەری گەل پەناخوازی کردبانە ji parêzgeh بۆ parêzgehekê renge jêkfere bûne ev rînmaye بۆ rêkxistin û êkxistina hemî reftarê gel penaxwazî yanî ev rînmayê hatîne danan Hewlêrê bît li Silêmaniyê bît li Duhok bît li Helepçe bît Germiyan bît dibîte standard de êk reftar û êk تعامل گل پناخوازیه تکرن و ما فتویدت پارێزرا بن دیف وان رینمایا و اف رینمایا جی دیف گلک بنمایت نیو دولتیت دا و پرنسیپت نیو دولتیت دا دیت پارێزرا بن و باشتر بیتش برینو که گلک باشە بۆ پەنابەران پەناخوازان بۆ پەناخوازان چی نوێی تێدای ئەم ڕێنماییانە یعنی جیاوازتر بێت لەوەی کە پێشتر مافێک کە نەیان بوو بێ ئێستا لەم ڕێنماییانە و ئاکات کە ئەوان ببن بە خاوەنی ئەم مافە
پرسیارێکا زۆرە جێ خوددایە وەختێ ئەم چوینە وڵاتی جنێف گەل لە مەزنە بەرپرسێتیوە نرسیار دانیشتین و ڕینشتینە خوارێ و مە سیرەتا هاتنا پەناخوازان بەحسکری لە هەرێمە کوردستانش ساڵان نۆتۆئێکی حتا نوکە بێ هەبوونا یاسایەکان ڕینمایەک ئەو سەرە دەریامەت گەلکری و چاوەمە پێشوازیە پەناخوازا کریە و پەنابەرە ئاوارا کریە و وان امکانیات تیمیت حکومت هرمه راستی او سرسان بون و جهه دلخوشی وان بو گوتی به هوونا پرنسیپ که یان یاسا که و افسر دریا که جوان گل پناهخوازان کریه راستی و کلتوره که مروف دوستانه و مروفایتی زور جوان و شانازی و گوتی بتین شانازی کلتور خوبن اف کلتور مروف دوستانه و هی افرو که ام بوینه خدان ریما دیبیت استانداردک و ام باشترین شیوه رفتار دیگر پناهخوازی بین و او کسی ترافیت و شوالات خوما ترسیل سر هیته ولات ما بگو من اف ریمایه دیبیت دینا دیکومنت کردن یعنی باشتر دی مافیت پاراستن مثلا مافی طعندانه های اگر هاتو مافی پناهخوازی وی هات رد کردن مافی های دادگاه دوا مافی خوب کرد دو لجنه تاین سر آست پارزگاه و سر آست هرمه کو پیدا چونا بابتیوی کرد کدانه تا در خستن مافی مانوای آسایی های مافی گشتن خدمت گذاری گشتی های مافی خوندن بالا های و دیفرین مایت وزارت خوندن بالا و پرورده مافی گشتن خدمت گذاری تندرستی های تایبەتمەندی رفتار اتکرند گل مندال و خدام پیداویستی تایبەت مافی گشتن بخیزانه هیا یعنی زور مافی تدا آماجه که باشه پیدایی و دیف پرنسیپت نیف دولتیت مافی پناهبەرەتیه زۆر باشە کاک ڕێبەر ئەم ڕێنمایانە چۆن بەریەککەوتنیان نابێت لەگەڵ یاسای با بڵێین پەنابەری لە عێراقدا بێگومان ما پەناهخوازێژی گرتینە پەنابەر دیف دەسەڵاتێت دیف دەستوری دەسەڵاتێت حەزریت حکوومەتە فدرالینە پەناهخواز ئەو بیتەش دەسەڵاتێت مە ئەمشین مافی پەناهخوازیە بدەینێ باشترین شێوەی هاتیە دیراستکردن کو بێتە گونجاندن گەل دستور عێراقێت گەل قانونا لاجین سیاسین عێراق یا پێنجوەیەک ساڵە هەفتێ و ئێکێ هەرچەندە زوورا کەفنە و ناگونجیدت گەلوی زەمانی ئەف ڕینمایە شێوەیەکی باشێ هاتیە دیراستکردن کو بگونجیدت گەل کەلتورێ مە گەل واقعێ مە و باشترین شێوەیە تێتە گونجاندن یعنی ئێکش ئارمانجیت مە بوو کو بگونجیدت گەل دستوری عێراقێ باش ئامارێکمان هەیە لە هەرێمی کوردستانە چەند پەناهخوازمان هەیە کاک ڕێبەر بله ئامارێت هەین و بەردەوام ئامار چۆن دابەش بووە ئەم پەناهخوازان لە هەرێمی کوردستان چۆن دابەش بوو بۆ نمونە لە پارێزگای دهۆک چەند پەناهخواز هەیە لە هەولێر چەنە لە سلێمانی چەنە ئەو دیف ئامارێت یوئێنێ هەی نزیکی 300,000 پەنابەرایەت هەین پەناهخوازایەت هەین لە دابەشن ناوبەرا هەولێر و دهۆک و سلێمانیەدا چار کەمپل دهۆکێ هەین چار کەمپل هەولێرێ هەین دوسێ کەمپل سلێمانیە هەین زۆر باشە ئێوە لە بەکارهێنانی چەمکی پەناهخوازە پێم وایە تێکەڵەیەکە یان کۆکراوەی هەردوو ئاوارە و پەنابەرە ئێوە هەردووشی بەیەکۆ یان ئەم چەمکەتاندا ڕشتووە کە بۆ بە پەناهخواز نەخێر ئاوارە هەوڵاتی عێراقیە ئاوارە ئەو کەسە ئەوێش پارێزگەهێ دیت عێراقێ ڕەڤین و هاتینە پارێزگەهێت هەرێمە کوردستانێ بەڵام پەناهخواز ئەو کەسێ بیانیە کەسێ بیانی ئەو کەسە ئەوێ هەلگرێ ڕێگەزنامە عێراقی نەبی چه هەلگیری ڕێگەزنامەکە دیا بیانی بیت مهم هەلگیری ڕێگەزنامە عێراقی نینە ینی پەناهخواز بیانی کەواتەم ڕێنماییانە تەنها بۆ هاوڵاتی بیانیانەیە کە لە دەرەوەی عێراقەوە دەرەوەی هەرێمی کوردستانەوە پەنا بۆ هەرێمی کوردستانە هێنا
بێگومان بەڵێ زۆر باشە حەمید ڕێبەر عەبدولعەزیز بەڕێوەبەری ڕێگەزنامەی پارێزگای دهۆک زۆر سپاس بۆ جەناب.